دوێنێ شەو لە عێراق و سووریا چی ڕوویدا؟ ئەمریکا لە ماوەی 30 خولەکدا 85 ئامانجی بۆردومان کردووە. سەرلایەوارەی دوێنێ 2 شوباتی 2024 و بە دیاریکراوی کاتژمێر 4 پاشنێوڕۆ لە ماوەی 30 خولەکدا هێزەکانی ناوەندی سوپای ئەمریکا زنجیرەی گەشتی ئاسمانی لە عێراق و سووریا بۆ سەر بنکەی هێزەکانی سوپای پاسداران و گروپەکانی سەربەیران لە هەردوو وڵات ئەنجامدا. هێرشەکە لەسەر یەک ڕاستایل لە نێوان عێراق و سووریا لە هەریەکە لە ناوچەکانی قایم، مەداین، بووکەماڵ، دێرەزور و چەندین ناوچەی دیکە لە هەردوو وڵات بەڕێوە چووە. با دیاریکراوی حەوت بنکەی هێزەکانی سوپای پاسداران و گروپەکانی سەربەیرانی بۆردومان کرد کە 4 بنکەیان لە سووریا و 3 بنکەش لە عێراق بوون. بەشێک لەو بنکانەش پێگەی سەرەکی سوپای پاسداران و گروپەکانی سەربەیران بوون. لە نێویشیاندا بنکەی سەرەکی چەک و تەقەمەنی، بنکەی سەرەکی هەواڵگری و فەرماندەیی گشتی سوپای پاسداران لە عێراق و سووریا بۆردومان کراون. دوای هێرشەکەش فەرماندەی هێزەکانی ناوەندی ئەمریکا ناسراو بە سنتکام ڕایگەیاند. هێز ئاسمانیەکانی ئەمریکا بە 125 موشک 85 ئامانجیان لە سووریا و عێراق بۆردومان کردووە. هێرشا چاوەڕوانکراوەکەی ئەمریکا لە وەڵامی ئەو هێرشە بوو کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ئوردون کرایە سەر بنکەی هێزەکانی ئەمریکا و لە ئاکامدا 3 سەربازی کوژران و زیاد لە 40 سەربازی دیکەش بریندار بوون. هێرشەکان کاردانەوەیەکی بەرفراوانی ناوخۆی ئەمریکا بە دوای خۆی داهێنا و بەرپرسانی ئەمریکی بەسەر 2 ئاڕاستەدا دابش کردووە. بەشێک لە سیناتۆر و ئەنجامانی ئەنجومەنی نوێنەران پێیان وایە دەبوو هێرشەکە زووتر ئەنجام بدرایە و زۆر لە کاتی خۆی دواکەوە. بۆ نمونە هەریەکە لە مایکل واڵز، لینسی گراهام و جۆن بۆڵتنی ڕاوێژکاری یاسایشی نیشتمانی ئەمریکا پێیان وایە هێرشەکان هەم دواکەوت و هەمیش دەبوو سەری مارەکە کە جمهوری ئیسلامی ئێرانە لە ناوخۆی وڵاتەکەی کرا بە ئامانج. لە بەرامبەردا جۆن کەربی و تەبێژی کۆشکی سپی لە دوای هێرشەکان لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. هێرشەکان لە ڕێگای 2 فڕۆکەی B1 بی ئەمریکی کە ڕاستەوخۆ لە ئەمریکا وهاتوون و چەند فڕۆکەیەکی دیکەی جەنگی سەر بە سنتکام هێرشەکەیان ئەنجامدا و بە ئامانجەکەیان پێکاوە. لا وەڵامی ئەوەی ئایا ئەمە کۆتاییە و ئەمریکا وەڵامی دیکەی دەبێت، کەربی گوتی پلانی ورد داڕێژرا و ئەمە سەرەتایە. بێگومان وەڵامی دیکەمان دەبێت، هیچ وردەکاریەک باس ناکەم. کۆتای قسەکانی شیەوە بوو کە ئەمریکا بە دوای جەنگدا ناگەڕێت لەگەڵ ئێران و ئەم وەڵامانە تەنیا بۆ گروپانەیە کە هێرش دەکەنە سەر بنکە و بارەگاکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لالایەکی دیکەوە بەشێک لە چاودێران و بەرپرسانی سەر بە پارتی کۆماری ئەمریکا ڕخنەیتون لە بایدن دەگرن و دەڵێن هێرشەکان لە کاتی خۆی تێپەڕین و کاتی زۆری بێران و گروپەکانی سەربێران بەخشی تامەدەکاری بکەن و بە کەمترین زیان لە هێرشەکان دەربازیان بێت. ئەمە سەرباری ڕخنەیتون لەو لێدوانانەی کە دەڵێن پێش هێرشەکە بەرپرسانی ئێران و عێراق ئاگادار کراونەتەوە بەوەی چۆن دەکرێت ئەمریکا بەرپرسانی ئێران ئاگادار بکاتەوە لە هێرشێک کە وەڵامی ڕژانی خوێنی سەربازەکانیەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمریکا بە نزیکەی 45,000 سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. ئەوەی ئەم هێرشە جیا دەکاتەوە لە هێرشەکانی دیکە فرینی فڕۆکەی B1B جەنگیە. ڕاستەخۆ لە ئەمریکاوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم فڕۆکەیە لە ئاسمان سوتەمەنی بۆ دابین دەکرێت و بێوەستان لەسەر گۆی زەوی لە هەرکوێک بێوێت دەتوانێت ئامانجەکەی بۆردومان بکات. ئەمە جگەلەوەی ئەم هێرشانە پەیامێکی توندیاندا بە گوێ ئێراندا و گوتیان ئەمریکا مەرجنیە و هێزوچەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەی بەکاری بێنێت بەڵکو دەتوانێت لە ناو خودی ئەمریکاوە فڕۆکەی جەنگی ڕەوانی دڵی ئێران بکات. هێشتا دیار نییە ئەخۆ ئامانجی داوتوی بۆردومانەکانی ئەمریکا کوێ دەبێت. بەڵام بە دڵنیاییەوە بژاردەکانی سەرمێزی بایدن کۆتادانیان خودی سوپای پاسداران دەبێت لە ناودڵی ئێراندا ئەگەر بێت و بیر لە وەڵامدانەوەی هێرشەکانی شەوی ڕابردووی ئەمریکا بکاتەوە بەو زوانە.